بەداخەوە خەڵکی ئەمڕۆ ناشکری زۆر دەکەن، ئەم خواردنە ناخوا ئەوەی بەدڵ نییە. لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتووە خۆشەویستی خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم: إن للطاعم الشاكر من الأجر مثل ما للصائم الصابر. ئەو کەسەی خواردنێک دەخوا و سپاسی خوا دەکات لەسەری، الحەمد لله، خوایان سپاس بۆ تۆ. هەر خواردنێکە پێی ڕازیە. ئەفەرمێ ئەجر و پاداشتی ئەم ئینسانە، ئەجر و پاداشتی کێیە؟ ئەو کەسەی کە بەردەوام بە ڕۆژووە و سابرە لەسەر ڕۆژووکردن، خۆڕاگرە، چی پاداشتێکی بۆ هەیە؟ تەنها تۆ بڵێ خوایە سپاس بۆ تۆ، خوایە نەیبڕی. خوای گەورە خێر و پاداشتی کەسێکت بۆ نووسێ کە لەگەڵ ئەو ڕۆژە لەگەڵ تۆ بە ڕۆژووە. ئەمڕۆ نانە خۆی بڵێ سپاس بۆ تۆ، خوایە گیان، خوایە نەیبڕی. ئەو کەسێکی کە ئەمڕۆ بە ڕۆژووە، تو چی پاداشتێکی دەسەکەوێ؟ تۆش هەمان پاداشت دەسەکەوێ، بەس تەنیا تۆ خوایە سپاس بۆ تۆ. لطاعم الشاکر، سپاسی خوا دەکا و بەو خواردنێکە خواردوێتی ڕازیە، کەواتە هەر کاتێک تۆ سپاسی خوات کرد، بەهۆی ئەو سپاسکردنەوە خوای گەورە خێری ڕۆژوت بۆ دەنووسێ. نانیش دەخۆی، حساب ڕۆژوگرت بۆ کراوە، حساب ئینسانی ڕۆژوانت بۆ کراوە. ئێگە ناشکری بکەی، خوا لە خۆت ڕاکەی، خۆشت لەو خێرە مەحروم دەکەی.